لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی 285 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولئن قتلتم في سبيل الله أو متم لمغفرة من الله ورحمة خير مما يجمعون. بەڵێ خۆشەویستان، دیارە هەر لە سیاقی و ئاتانی کە خوای گەورە باس لە غەزوەی ئوحود دەکا، دیارە لە پێش ئەوە باسی لە قسەی کەسانێک کرد، لە کەسانێکی کافر کە خوای گەورە فەرمووی ئەی ئیمانداران ئەنگۆک و ئەوان مەبن کاتێک ئەو کافرانە کەسانێک لە برایانیان سەفەر دەکەن یان دەچن لە بۆ شەڕ دەکوژرێن، دەڵێن ئەگەر بەگوێ ئێمەیان بکردبا ئەوان نەدەمردن و نەدەکوژران. خوای گەورە دەفەرمی خوایە سوبحانەه وتەعالە دەژێنی و دەمرێنی و ئەوەی کە ئەوانیش دەیڵێن تاوەکو ببیتە حەسرەت لە دڵ و دەرونیان و بڕیاری کۆتایش هەر لای خوایە سوبحانەه وتەعالە. ئیتر دیارە هەر لە پێش ئەوەش خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی لە قسەی کەسانێکی منافق دەکرد بەوەی کە دەربارەی ئەو سەحابانەی کە لە ئوحود شەهید بوون ئەگەر بێت و بەگوێی ئەوانیان بکردبا ئەوە نەدەکوژران، ئەگەر ڕەئی ئەوان با نەدەکوژران. ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو بابەتانە دەبڕێنێتەوە. دوایە دەفەرمی ئەوەی کەوا دەکوژرێ لە پێناوی خوای گەورە لەو ئاەتی کە ئێمە لە خزمەتی داین، دەفەرمی ئەگەر کوژران لە پێناوی خوای گەورە یان مردن ئەوە خۆ هیچتان زەرەر نییە، لە مەغفرەة من الله وەڕەحمە، ئەوە لێخۆشبوون لای پەروەردگار و ڕەحمەت و بەزەیی لای پەروەردگار چاکتر لەو دنیایی کە کەسانێکی ئەهلی دنیا کۆی دەکەنەوە. کەواتە کاتێکەوە ئیماندار لە پێناوی خوا دەژیە سوبحانەه وتەعالە فی سەبیل الله، ئەو جا لێرەدا فی سەبیل الله ئەوەی کەوا ئیماندار و لە پێناوی خوا دەژیە، لە پێناوی خوا داعوە و بانگەواز دەکا، لە پێناوی خوا کار دەکا، لە پێناوی خوا سوبحانەه وتەعالە جیهاد دەکا، ئیتر لە هەر کارێک بی لە پێناوی خوا سوبحانەه وتەعالە بکوژرێ ئەو متم یان بمرن، مادام مسلمانن لە پێناوی خوا دەژیێن و دەمرن، ئیتر چ کوژران چ مردن ئەوانە مەغفرەة من الله وەڕەحمەة خەیر مما یەجمعون. چ بکوژرێن چ بمرن مادام فی سەبیل اللهە، ئەوە مەغفرەت و لێخۆشبوونێک لە لای پەروەردگارەوە و ڕەحمەت و بەزەییەک لە لایەن پەروەردگارەوە کە بریتە لە بەهەشتی پان و بەرین، زۆر چاکتر لەو دنیایەی کەوا مما یەجمعون، ئەوەی ئەوان ئەهلی دنیا کۆی دەکەنەوە، ئەوان کە کۆی دەکەنەوە. کەواتە بەڕاستی کاتێکەوە مسلمان دێتە ناو دایرەی ئیسلام، کاتێکە لە بۆ خوا دەژێ، لە بۆ خوا کار دەکا، ئیتر خۆ ئەگەر مسلمانیش نەبی هەر دەمری، هەر کەسێک نییە نەزاتی بی لە مردن. بەڵام کاتێکەوە مسلمانە لە دایرەی ئیسلام و لە پێناوی خوا دەژێ و لە پێناوی خوا کار دەکا و داعوە دەکا و جیهاد دەکا، ئەوە هەموو ژیانی قازانجە و مردنیشی یان کوژرانی لەو پێناوە ئەوە بە تەئکید دەگەڕێتەوە بە مەغفرەت و بە ڕەحمەتی خوای گەورە و چاکتر لەو دنیایی کەوا کەسانێک لە ئەهلی دنیا کۆی دەکەنەوە لە ئاخری ئەوانیش ئەو دنیا هەر بەجێ دێڵن دەبتە حەسرەتیش لە بۆیان. بەڵام ئیماندار بە ئەمن و ئەمان و ئیطمئنانەوە دەردەچی کاتێککە لە پێناوی خوای گەورە دەژێ و لە پێناوی خوای گەورە دەکوژرێ یان دەمری. ئەوجا لێرەدا ولئن قتلتم في سبيل الله أو متم، کاتێکەوە قەتلی بە پێش مردنی ئاسایی خستیە لە بەرەوەی وەکو زانایان دەفەرمون لە قەدەر ئەوەی کە لە پاشان دەفەرمی لە مەغفرەة من الله لە مەغفرەة من الله وەڕەحمەة خەیر مما یەجمعون. کەواتە ئەگەر لە پێناوی خوا بکوژرێن بە تەئکید مقداری مەغفرەت و ڕەحمەتەکەی لەلایەن خوای گەورە پێتان دەبەخشێت زیاتر لەوەی کەوا ئەگەر بمرن بە مردنی خۆتان. هەمووشی هەر خەیرە، مردنیش لە پێناوی خوا هەر خێرە، بەڵام ئەگەر بکوژرێ لە پێناوی خوای گەورە بە تەئکید مەغفرەت و ڕەحمەتەکەی زیاترە. و بە تایبەتیش وەک گوتمان ئەو ئاتانێکەوە لە سیاقی
غەزوەی ئوحود کاتێکەوە باز دەکات دیارە لەو پێناوی کەسێکەوە ڕێگای جیهادکردن لە پێناوی خوا دەگریتە بەر ئەوە زیاتر معڕەزە لە بۆیکەوە بکوژرێ لێ ئەوەی بە پێش یەخستە ئیتر خوای گەورە بەو شێوە دەفەرمیتن ئەوە ئەگەر لە پێناوی خوای گەورە کوژرانیان مردن ئەو مەغفرەت و ڕەحمەتی کە بەدەستان دەکەیت چاکترە لەو دنیای ئەوان کۆی دەکەنەوە وەلئین متتم ئەو قوتیلتم لەئیلە الله تحشەڕون و ئەگەر بمرن یان بکوژرێن لە پێناوی خوا ئەوە بە تەئکید لەئیلە الله تحشەڕون گەڕانەوەتان هەر لە لای خوایە سبحانه وتعالى لەئیلە الله تحشەڕون لەئیلە الله تحشەڕون دیارە تەقدیم و تەخیرش تێدا کەوا یوفید الحەسرە کەواتە لە بۆ لای هیچ کەسێکی دیکە نییە لە لای خوایە دەگەڕێنەوە سبحانه وتعالى لە لای خوایە دەگەڕێنەوە سبحانه وتعالى وەلئین متتم ئەو قوتیلتم لێرە ئەو جارە مردنی بە پێش قەتلی خستێ لەبەرەوەی ئەوانەی کەوە با بڵێن بەعام لەئیلە الله تحشەڕون کە هەمووی دەگەڕێنەوە لە لای خوای گەورە سبحانه وتعالى بەعام نسبەیەک لەوان دەکوژرێ ئەوان دیکە بە مردنی خۆیان دەمرن بەڵام لە ئاەتەکە پێشتر قەتلی بە پێش مردن خستێ لەبەر لەوێن دەرێ باسی لە مەغفرەت و ڕەحمەت کرد مەغفرەت و ڕەحمەت لە قەدەر ئەوەی کەوە ئەو کەسە لە پێناوی خوا دەژێ ئەگەر بکوژرێ ئەوە مەغفرەت و ڕەحمەت زیاتر بەدەست دەینی سبحانه وتعالى بەڵام بەعام حەشر و گەڕان و لای خوای گەورە واتە هەمووتان ئیتر لە نسبەی هەمووان بە تەئکید نسبەی مردن زیاترە لە نسبەتی قەتل لێ خوای گەورە والله أعلم کوزانان دەفەرمون ئەو تەقدیم و تەخیری مردن و قەتڵی کرد ئیتر واتە بمرن یان بکوژرێن عاقبەتتان هەر گەڕانەوە لە لای خوا سبحانه وتعالى بمرن یان بکوژرێن عاقبەت و سەرنجام گەڕانەوەتان هەر لە لای خوایە لەئیلە الله تحشەڕون کەواتە گەڕانەوەتان هەر لە لای خوایە کەواتە زۆر مهمە مادام گەڕانەوە هەر لە لای خوایە سبحانه وتعالى هەوڵ بدە بە شێوەیە چوا بژیەی کەوا فعلا بە گەڕانەوەیەکی چاک بگەڕێەوە لای خوای گەورە سبحانه وتعالى بە شەرمەزاری نەگەڕێەوە بە شێوەیە چوا بگەڕێەوە کەوا خوای گەورە سبحانه وتعالى لێ دڕازی بی بە شێوەیە چوا بگەڕێەوە لای خوای گەورە سبحانه وتعالى کەوا مەغفرەت و ڕەحمەت بەدەست بینی هەوڵ بدەیت لەئیلە الله تحشەڕون کەواتە لە بۆ غەیری خوا نییە ئەوەی کەوا دەکوژرێ یان دەمری بە تەئکید هەموو گەڕانەوەمان لەولای خوای سبحانه وتعالى لەولای کەسێکی دیکە و زاتێکی دیکە نییە کەواتە ئاگادار بین ئەوەش وەکو ئینزارێکە مادام گەڕانەوە لەولای خوایە واتە حساب و کتابی لە دوایە کەواتە هەوڵ بدە بەو شێوەی بگەڕێەوە کە تێیدا شەرمەزار نابی ئەو جا خوای گەورە سبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمی صلى الله عليه وسلم فبما رحمة من الله لنت لهم واتە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلى الله عليه وسلم بسبب فبما بأكلنا سببيه فبما رحمة من الله بسبب أو رحمتي لنا خواي قورو بيد بخشرا لنت لهم وتنرمنياني لبو إيمان داران نرمنياني لبو إيمان داران طبعا پیغمبر صلى الله عليه وسلم كخواي قورو سبحانه وتعالى وكو لتسندين زيغان وصفي دكا كوانك لبو إيمان داران رحمة للعالمين ناديتي سبحانه وتعالى وصلى الله عليه وسلم ئیتر بە تایبەتی وەک گوتمان ئەو ئاتانێکەوە لە سیاقی غەزوەی ئوحودە ئەوەش حکمێکی عامە بەڵام بە تایبەتیش لەوێن دەرێ کاتێکە وەکو باسمان کرد لە باسکردنی سەرەتای غەزوەی ئوحود ئەوە بوو کە کاتێکەوە خەبەر هات کە قوڕەیشەکان و بەخۆیان و بە هاوپەیمانەکانیان هاتینە لە ئوحود لەوێن دەرێ سەنگەریان لێدا و بەنیازن هجووم بکەن لە بۆ مەدینە ئیتر ڕەئی ئەوە بوو کەوا بە دوو بابنە سەحابە دوو ڕەیان هەبخواین لە ڕازبی هەندێک ڕێیانەوە بمینێنەوە لە مەدینە و لەوێ دیفاع بکەن کە ڕەئی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەروە بوو هەندێک لەوانە گوتیان نەخێر دەردەچین لەوێن دەر شەڕیان لەگەڵ دەکەین ئیتر لە نەتیجەی ئەوەیدا کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆوێن دەرێ و پاشان تەوزیعی کردن بە تایبەتی ئەو 50 سەحابەی کەوا لەسەر چێوی ئوحود داینان ئیتر لە دوای ئەوەی کەوا فەرمانی پێغەمبەریان شکان صلی الله عليه وسلم مسلمانان تووشی ئەو ناخۆشی و ئەو شکستە بوون کە لە نەتیجەدا هەر نەسرەتە بەڵام برینداربوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهیدبوونی 70 سەحابە خۆیان لێ ڕازی بیتن ئەو جا لەگەڵ ئەوەش پێغەمبەر صلی الله عليه وسلم تون نەبوو لەگەڵیان لە دوای ئەوەش خۆی لێ تووڕە نەکردن بەڵکو فبما رحمة من الله لنت لهم بەبەردامی هەر نەرمونیان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أو زخواي قول بيدا فربي سبحانه وتعالى أجر بيت وأتو كسيك باي ولو كنت فظا
ئەگەر بێت و کەسێکی وشک بای قسەد ڕق با لەگەڵیان غەلیظ القەلبی دڵت ڕق با لەگەڵیان کەسێکی وشک بای لە تەعامل و هەڵسوکەوت و قسەکردن دڵت ڕق با لەگەڵیان لەنفەضوا من حەولک ئەوا لە دەوروبەرت پەرتەی دەکەن و دەڕۆن و خڕ نابنەوە و لێت نزیک نابنەوە کەواتە بەڕاستی ئەوە صفەتی هەموو کەسێک ئەسڵ وایە ئەو هابیتن بە تایبەتش ئەوانەی کەوا سەرکردایەتی دەکەن کەواتە یەکەم لینتە لەهم بەسەبەب ئەو ڕەحمەتەی خوای گەورە نەرمونیان بووی لەگەڵی کەواتە لێرە ئەوی لێوەردەگیرە و کوزانان دەفەرمونون نەرمونیانی ڕەحمەتێکە لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالە و پێچەوانەوە ڕق و وشچی و تەعاملی ناخۆش بەڕاستی لەلایەن خواوە نییە سوبحانەهو وتەعالە بە هەر حاڵ کەواتە بە ڕەحمەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە سەبەبی ئەو ڕەحمەتی کە پێتی بەخشە نەرمونیانی لەگەڵیان صفەتێکە خوا خۆشی دەوێت ڕەحمەتێکی خوای گەورەیە پێتی بەخشیە و هەروەها ولو كنت فظا غليظ القلب ئەگەر بێت و لە تەعامل و هەرسوکەوت وشک بای قسەد ڕق با لەگەڵیان دڵت ڕق با لەگەڵیان لەنفەضوا من حەولک لە دەوروبەرت پەرتەی دەکەن کەواتە هەموو کەسێک و بە تایبەتیش کەسی سەرکردە پێویستە نەرمونیان بی پێویستە قسەی خۆش بی پێویستە دڵی نەرم بی لەگەڵ دەوروبەرەکەی دڕق نەبی لەگەڵیان لە هەرسوکەوتەکانی کەوا بەدیار بکەویتن ئەگەر نا خەڵک لێی پەرتە دەکەن فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فاعف عنهم ئەخوای گەورە دەفەرمێ فاعف عنهم لێیان خۆش ببە لێیان خۆش بە کاتێکەوە فەرماین تویان شکان هەروەکو خوا لێیان خۆش بوو سوبحانەهو وتەعالە وەکو لە ئایەتەکان پێشترەوە لەقەد عەفا الله عنهم ئەتوش لێیان خۆش بە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم لێیان خۆش بە کاتێک کە فەرماین تویان شکان لێیان خۆش بە کاتێکەوە ئەتویان بەجێ هێشت إذ تصعدون ولا تلوون على أحد والرسول يدعوكم في أخراكم كل أتكان بيشتر هذا كواتا بيغمبريان بزيهش صلى الله عليه وسلم بيغمبر بانجي ذكرنا صلى الله عليه وسلم يتليان خوش ببا فاعف عنهم واستغفر لهم نكهر أو هندا ليان خوش ببا كو داواي لي خوش بون لخواش بكالبويا سبحانه وتعالى كواتا ليان خوش ببا لحقي خود وهروا داواي لي خوش بون كخواش ليان خوش بي براسي وصفتي قيادية ئەوە صفەتی قیادەیەکەوە بە هیچ شێوەیەک فکر لە ئینتقام نەکاتەوە بۆ نەفسی خۆی لەو کەسانێکەوە لەگەڵینە و بە تایبەت بەگشتی هەموو کەسێک ئەو صفەتە زۆر جوان تێیدا بە تایبەتی سەرکردە کەوا پێیان سەڵ سەلەم لێرە وەکو سەرکردەیەک فاعف عنهم لێیان خۆش ببە واستغفر لهم داوای لێ خۆشبوونیش بکە لە خوای گەورەوە لە بۆ ئەوان وشاورهم في الأمر وهروە پرس و ڕاشیان پێ بکە وشاورهم في الأمر كواتا برسوراشيان بيبكا لصحيح بخاري دفن وكانت الأئمة بعد النبي صلى الله عليه وسلم يستشيرون الأمناء من أهل العلم في الأمور المباحة ليأخذوا بأسهلها كواتا دفرمي إمام بخاري دفرمي رحمة الله إمام كان لدواي بيغمبر صلى الله عليه وسلم كاتك برسوران بكرة برسوران بكساني چي أمين دكر لأهل علم لو كارباراني كوا مباحة ليأخذوا بأسهلها تاو كتمشابكن كامي سهلتنا كاربوبكن فإذا وضح الكتاب أو السنة لم يتعدوه إلى غيره اقتداء بالنبي صلى الله عليه وسلم كواتا ديال استشارة لو أمورانية لو كاربارانية كوا نصي قرآن السنة لسرنهاتي تونك هر قضيك كوا نصي قرآن السنة لسرنهاتي کەسێک مخەیر نییە لە ئیمانداران بیکایان نەیکا لێ ئیستیشارەش بە کەس ناکە بەڵام ئیستیشارە و پرس و ڕاکردن لەو کاروبارانەیە کەوا ئیجتیهادیە لەو ئومورانەی کەوا دێتە پێش لە کاروباری دنیایە ئیتر ئیستیشارەیان پێ دەکا و پرس و ڕایان پێ دەکاتن تاوەکو بە هەمیان بگەنە قەناعەتێک و ڕەئیەکی چاک و ڕاست و دروست أو زكاري بيبكن يتر وشاورهم في الأمر خواي جور فرمان ببيغمبر صلى الله عليه وسلم مشاورة بصحابة كانت بك أو ابن كثير دفن رحمة خواي لبي دفن وشاورهم في الأمر يعني أبي بكر وعمر كواتا مشاورة بأهل علم بك أواني كوا فعلا أهل حل عقد لنا ومسلمانان لێرەش داوەکو پێویستە بگۆترێ کەواتە مشاوەڕە بە هەم کەسەکی ناکرێ بەو کەسانە دەکرێت کەوا شایانی ئەوەن مشاوەڕەیان پێ بکرێتن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا مشاوەڕەی بە ئەبوو بەکر و عومەر کردێ خۆیان لێ ڕازی بیتن ئەوە لە کەنجینە لە دوای ئەوەی کەوا ئەو
مصیبەتەی کەوا بەسەری هەنا لە ئوحود ئیتر ئەگەر کەسێش کەبی لە جیات پێیان سەڵسەلام لەوانەیە بڵێ چیتر بە گوێتان ناکەم فەرموو چی بەسەر هات کاتێکوا بەجێم گۆم کرد بەڵام خۆی نەخێر مشاوەڕەیان پێ بکەم دیارە و ئاتە شتێ دیکەش تێدامە بەڵام لەبەر تەوابوونی کە لێرە دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی و زیاتر قسەی لەسەر دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون